ساڵی 2010 بەدواوە بەڵێ هەتاوەکوونێ با بڵێنی حکوومەتەکەی سۆدانی بەڵام مەبەستمە پێش ئەوی بچمە سەر ساڵی 2010 ڕاستیەکەی ئەگەر وەکو وەبیرهێنانەوەیەک بیسەر و بینەری خینەوە ئێمە هاوتەری کە لە عێراقا حکوومەتەکەی عەبادی کە تەواو ئەبێ ڕاستیەکەی گۆڕانکاریەکی لە دەروی عێراق ڕووی داوە ئیش هاتنی دۆڵان ترامپە هاتی دۆڵان ترامپ گۆڕانکاری لە هەموو کارتەکانی عێراقا دروستەکات چونکە عێراق گوێتە قۆناغی دوای ئەوەی کە پێی ئەوتێ دروستکردنی دەوڵەت لە دوای جەنگ لە کاتێکە کە دۆناڵد ترامپ دێتە سەر حکم سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران 180 پلا گۆڕێت ئەوەی ئۆباما کردی لە سەردەمی خۆیان و لەگەڵ ئێران ڕێکەوتنی دروست بوو دۆناڵد ترامپ هەمووی وەستان ئەمە تقریبا هەمووی گۆڕانکاری بەسەر لە 2010 ینی وێزگەی دوای جەنگی داعش زۆر پڕ لە ڕوودا بوون لە عێراق یەکێک بەڵێ لەلایەکە ترامپ هات کشایەوە لە اتفاقینەوەی کە پێوتێ بەرجام و سەرەتا ڕوبەڕووبوونەوەی تون لەگەڵ ئێران دەستی پێکرد و بەو ئەتیباری کە عێراق ساحەیەکە لە ساحەکانی ڕوبەڕووبوونەوەی عێراق ئێران و ئەمریکا زۆر کاریگەر بۆ ڕووداوەکە دواتر لە کوشتنی قاسمی سلێمانی ئەبوو مەهدی موهەندیسا دەرەکەوێت دواتر لە ڕوبەڕووبوونەوەی گروپەکان و مستەفا کازمیا دەرەکەوێت دواتر لە بەریەکەوتنی ئەجندەی ئێرانی و ئەمریکی بەتەندی لە عێراق دەستکرد.